آهنگا درچونا ششمین گرا زانینگها امریکی کردستان لدوگ بڕێوەچۆ شیرین خودێدا کوردەکە ئێزدیە لە ساڵە 2014 کەت بوو دەستێ داعش لە ساڵە 2017 هاتیە ڕزگارکردن سەرڕای ئێش و ژانên di wî maweyda dîtîn لە xandinê bêhîvî nebû شیرین خێرۆ خودێدا li vê zanîngehê li beşê karsazî dest bi xandinê kireve niha jî ahenga serkeftina xwe digêrît. انجازك قالك يا مهم مشمرة اشبر اس وقاقي شجعي زدي وإبادة كرا درباس بوين تشتكي زدي مهمة افرو اس قالك يا كيف خوش امشي بس نفس الوقت بس قالك يا عاجز امشي اشبر بابي من الفيدريا او انساني كدعمة مكيري وهرت بيام بهني اس ناجح بامود هي بيا بروشي بو قالك بس دستي تيرورست داعش هذا كشتن بيجا أبرو نحاضرة نفس الوقت يلاقي University. It is a Kurdistan Iraqi university. چیرۆکە شیرینێ دناوا مەراسیماندا ڕەنگڤەدان هەبوون سەرۆک نێچیروان بارزانî دە گوتارە خۆدا پەسنا خۆڕاگیری و هێزا wê kir ئەوە کچێکی زیرەک و لێهاتووی ئێزدیە سەرۆکê حکوومەتا هەرێما کوردستانê jî xelatê xweڕagiriyê pêşkêşî wê kir. بوێری و خۆڕاگری و بەردەوامی ئەو تا تەواوکردنی زانکۆ چیرۆکی سەرکەوتنە ئیلهام بەخشە و چرایەکی هیوایە بۆ هەموو قوتابیانی دیکەی دەستی داعش لە هەموو پێکهاتەکان لێرەوە بەناوی خۆم و بەناوی هەمووتانەوە بەگەرمی پیرۆزبایی و دەستخۆشی لێ دەکەم هیوادارم پێم وایش لە ناو قوتابیەکانە چەپڵەیەکی بۆ لێ بدەن هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین لە ژیان بۆ خۆی و هەموو ئەوانی تر Divê gerêda 68 qutabî li 4 kolêjên zanist û huner, endaziyarî, karsazî û xandina nêvdewletî berwaname wergirtin. Piştî goyîna çendîn sala ku mawastiyan û mandîbûneka dirêj dît li Zankoyê 4-5 sala wisa ji evrike em geşne şehadet xwe ku em temamî xilas bin ji vê Zankoyê û rojeka ku heta jiyana mirovî de mirov çijarî vê rojê ji bîr nake. Zanîngeha Emerîkî Kurdistan li Duhok li sala 2014 hatiye damezrandin û taneha derdorên 700 qutabiyan berwaname lê wergirtiye. Nayf Ramazan Rûdaw, Duhok.